ماشاءالله تماشای شويكا او دیوارەمان دروست کردیە لە بەژنی من درێژتر باشە هەمووی PS5 هەموو مۆدیلەکانی بە دیسک بە بێ دیسک بە پڕۆ سلیم حتا فاتیش بە کەپسی حتا ئیدیشنەکان گۆزوڤیتیە ساڵیادی پلیستیشن نیە بە پۆرتاڵەکەیەوە تەواوی مۆدیلەکان لە ئاری گەیمینگ بەردەستن بە عەدەدی ئاوا بەو عەدەدە نەگە عەدەدە دو عەدەد ئەو جا دەمێ ئەوتان پێ بڵێم پێم خۆشە بێنە ئاری گەیمینگ نرخەکەی بپرسن نرخەکەی شۆکتان دەکا و ئۆفەرێکشمان هەیە لە چەند ڕۆژی داهاتوو لەسەر کۆنسۆڵ PS5 ئەو جا ئەو PS5 هەدیە لە بۆنگۆ لە بۆ ئیدیتەرەکان و خەڵکی ئاسایی هەشتی مانگ ڕۆژی پێنجشەممە تەواوی ڕۆژی پێنجشەممە لە ماوەی ئەو 24 ساعتی سە ئەکاونتێک لە ناو تیکتۆک زۆرترین پۆستی کرد زۆرترین بە عەدەد ژمارە ئەکتیڤ ناخوە فۆلۆ ناخوە با سفر فۆلۆوی با ڤیوی نەبی سە ئەکاونتێک زۆرترین پۆستی لەسەر براندی ئاری گەیمینگ و ئەو ئینفلۆنسەرانە کرد کە ڕێکلام لەوە ئاری گەیمینگ دەکەن هەمووی ئیسابە باشە ئەو ڕۆژی چاوەڕێتان دەکەین هەشتی مانگ ڕۆژی پێنجشەممە چێ زۆرترین پۆستی کردبووە ئەو ڕۆژە ئەو PS5 کەپسە دیارە لە بۆ ئەو کەسە